بله والله هي بالنسبة بناري قنديلەوە دوو شوێنی زۆر سیاعیمان هەیە یەکیان شۆمی سوورەدەیە بە حەقەت خەڵکێکی زۆر ڕووی تێ دەکات یەکیان ئێرەیە کە گوندی خۆمان لە ئیشارۆش بنسولکی ناوە ئێرە شوێنێکی سیاعیە گەشت و گوزاریە بەڵام بەداخەوە نە حکومەتی هەرێم نە شارەوانی خۆشمان بناری قەندیل باخی پێ نەداوە هیچ خزمەت گوزاریەکی بۆ نەکردووە لێرەوە لەو مینبەرەیەوە داوا لە شارەوانی قەندیل دەکەم کە ئاوڕێکی لێ بداتەوە و شۆف و عەفارەمان بۆ بنێرێ ماوەیەکی کورتی دەوێت بە حەقەت شوێنێکی خۆش و گەشت و گوزاری لێ دەدەچێت بە حەقەت ئێمە ئەو شوێنە وەکو مڵک مڵکی خۆمە بەڵام من بەبێ مقابل خەڵک هاتووە لێرە تا ئێوارە لێرە لێی دانیشتووە و گەشت و گوزاری خۆی کردووە و سەیرانی خۆی کردووە ئەو شوێنەوە و دیمەنە ئێمە کە ئێستا لێ دانیشتوون ئەگەر بێت و لە هەر وڵاتێک باە حکومەت بەیاخی زۆری پێداوە داهاتێکی زۆری بۆ خەڵکیش و بۆ حکومەتیش دەبوو بە حەقەت بەڵام بەو پێی لێرە حکومەتەکەمان باخ بە گەشت و گوزار نادا بە شوێنە گەشتیاریەکان نادا بۆیە ئەوە بێناس کەوتۆتەوە لێرە ئەگەرنا حکومەتی هەرێم یاخود لانی پەیوەندیدار ئەگەر ئاوڕی لێدا باوە داهات بۆ حکومەتیش دەبوو و خەڵکێکی زۆریش ئیسفادەی لێ دەکرد ئەگەر ئەوە لە ئەوروپا باە پێم وایە هەر سەعاتێکی بە یەک وەرەقە بە زیاتر لە وەرەقەیەک ڕۆژێک یان 2 ساعت 3 ساعت دەتوانانی لێرە بمێنیەوە سەیرانگایەکی دڵڕفێنی لەیەکەوە لە پشتەوە مەنزەرەکە دیارە پێڵێن بنسولک ئێرە بەڕاستی خەڵکێکی زۆر ڕویان لەو ناوچە دەکرد ئەگەر کاریگەری مەترسی بردومانەکانی تورکیای لەسەر نەبا بە بەرچاوی خۆمانەوە دەیبینین لێرە و لەوێ ڕۆژانە بردومان دەکرێت خەڵکەکەش کاریگەری زۆری لەسەرە لە ترسی بردومان و فڕۆکە جەنگەکانی تورکیا هاتوچۆ و گەشتیاری بۆ ناوچەکە کەس بووە بۆیە ڕێگاوبانەکەشی لە ڕوێشکەوە کاریگەری زۆرە ڕێگاوبانەکەی بەڕاستی ڕێگاوبانەکەی قیرتاو نییە ینی ناخۆشە تا دێ سەیرانگاکە دەبێ بە پێبێ بەهۆی ئەوەی کەشەهواکەی زۆر لەبارەی ئێرە فێنکە وهروەها دیمەنی سروشتی ناوچەکەش وها خوڵقاوە شوێنی سەیرانگای زۆری پێوە دیارە بەڵام بەهۆی نەبوونی خزمەت گوزاری لەلایەن لایەنی پەیوەندیدارەوە بۆ ناوچەکە وای کردووە ڕێژەی گەشتیاران کەم بێتەوە لە ناوچەکە بۆیە ئەگە هاتپا و سارە هاتپا خەڵکێکی زۆر ڕووی تێدەکرد ناوچەکە ئاوادایم پێوە دەبوو گەشتیار زۆر ڕووی تێدەکرد لەبەر ئەم حاڵەتانەیە بۆیە خەڵک بە پێی پێویست نییە ڕووکردنی بۆ ناوچەکە بناری قەندیل بەهۆی هەڵکەوتەی جوگرافیەوە شوێنێکی گونجاوە بۆ گەشت و گوزار بە تایبەت گەشت و گوزاری هەر چوار وەرزە دەتوانین بڵێن لە بناری قەندیل لە هەم وەرزی زستاندا کە ناوچەیەکی شاخاوی و بەفرە و سروشتێکی جوانی هەیە لە وەرزی بەهاراندا بە تایبەتمەندیە ناوازەکەیەوە شوێنێکی تڕفێنە هەموو ناوچەکانی بناری قەندیل وەرزی پاییزانیش تایبەتمەندی خۆی هەیە و جوانی خۆی هەیە بێگومان لە وەرزی هاوێنیشدا ناوچەیەکی فێن کە گونجاوە لە هەر چوار وەرزەکاندا بۆ ئەوەی کە بکرێتە ناوچەیەکی گەشتیاری و گەشتیاران ڕووی تێ بکەن بەداخەوە بەهۆی بەردەوامی بردومانەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا کاریگەری لەسەرەوەی هەبووە کە تا ئێستا پرۆژەی گەشتیاری بۆ مەسەلەی بازرگانیکردن و یاخود داهات پەیداکردن بۆ بناری قەندیل نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لە بناری قەندیلدا بەڵام تایبەتمەندیەکە ئەوەی تایبەتمەندی بناری قەندیل وای کردووە کە خەڵک هەرچەندە پرۆژەی گەشتیاریش نەبێ بەڵام ڕۆژانە سەردانی بناری قەندیل دەکەن بە تایبەت لە وەرزی هاویناندا ناوچەکانی دۆڵی باڵیان و سوورەدێ لە ڕۆژانی هێنی بە تایبەت گەشتیارێکی زۆر ڕووی تێ دەکەن بۆ ناوچانە
ئێمە و شارەوانی بناری قەندیل تا ئێستا پرۆژەی گەشتیاری لە بناری قەندیلدا نەبوو، بەڵام وەکو شارەوانی پاڵپشت و پشگیری هەر پرۆژێکی گەشتیاری دەبین کە لەو ناوچەیەدا بکرێت وە کار ئاسانیش دەکەین. لە لای خەڵکی بناری قەندیلەوە بێگومان داوا هەبووە کە بۆ فکرەی گەشتیاریش هەبووە بەتایبەت لە ناوچەی سوورەدێک کە ئەو ناوچەیە سوودی لێ ببینێت و بێگومان وەکو شارەوانی بناری قەندیل پاڵپشت و پشگیری هەر پرۆژەیەک دەبین و خۆشمان هاوکار دەبین بۆ ئەوەی کە هەر کەسێک بێوێت لەو ناوچەیەدا ئەم پەرە بەم بوارە بدات و ئێمەش هەموو کار ئاسانی و پشگیریەک دەکەین.